قارت های امی خواب پاریسن ام دخوازم پاراستان خود به دست بخیر اری امی پاراستان جوهری آوا بکن و جن زیان آزادی و ام دخوازم هشمندیان میره ارشکان بپرچقی خوام وەکە هۆبی دیسا بپەرچخینە لێژی دەبێت کاناماڕ یا گوچما اونج بو هوبی اریشه جنا بکن هم دخوازن جبو هشمندی میرا ببن وک فوبی گرچه دبان گودراج که هنده بیده چکه پرورده ئەرێ خانتیکا منی فۆبی کان جلێ خۆ بنێرش خۆ جلێ وەژێ ئێ قەرەتایێنە قۆمبینا وا بنێرە قۆمبینا قەرەتایێ گرگو چه علاقه قومبیا گازه هیه نها نه قومی قومودin نها قومودin چه علاقه ڕاستە پیرۆستم خانتیکا من ئا قۆمیدی کاڵا بش دەبێت کانامی ئەون هاتنە پۆس بدۆشن چه دیمه؟ من چانته سیپوریشش خواره کنی من مصرف کن شخوارا چندشی کنی آه گرگو آه ماشتره ئەم جلێ وای قەرەتایێنە ئەف چ بۆڕنۆزن وانینە گرچه راستی مجمع برنو زانیه گچه هیمی بگو امی خویدانی بدم برکتن هم بشه حمامی پشتکا وەژیتنە قوشاق قوشاق وی چاوا تو نکا شکمه هیه گرچه مراجعانی هران مده با آهاده که بگو دسته خواه چیکرا خۆم پشتێک دە قەرەتێدا یا هەری زێدا یا هەری بلند ڕەشە یاوە مور ئانیە مور اش وی داری بسکنه مور خدمه یا موره هەرێ خۆم هەرێ هەفتە پیرۆزجی دکن خەڵکی بتکانان ڕابن یا ئەوان مالکەش خۆ کەس نایێ مە سیفتەحەک نەکریا دەبێتکانی نەگرن هەدێ ڕابش دەبێتکانە گرگو همشی مشترینه ئەز ناخواست دەبێتکانە که مامانه به حق خواه امی پری خواه بده پره پره بده پره بده چما پره ما از بدم تو بده کی دده از شما دادم هنجاری پره مه تو نه ها پره مه پره تو نه tamam تو تنه از دوام کجا دو تنه سری خواب را هریشه بابو که از دیگر خواب پا tamam pere از اجاره حقی ده بده بنویس ده پره بده tamam pere گرگو کاری نه چه قصه حقی gerçi de çe nişane merikten merik değil bu گرچه پره بوی evet çime خودیم bu وەرە بیاری وەرە چی خوا وەرە بەر ئیجارە ول گۆ پەرە هەبێ ئەژی هەمە ئەم دەست پێ بکەن ama sen ders bekir دە قەرەتێدا تشتە هەری گرنگ خۆ پاراستنە ئەس چ بکەم دەبێ ونجی وا حرەکەتا بکەن بێگا ئەمێ خۆ بپارێزن امی خواه بپاریزه ئەوچووکو هەرە بچەسکەن لیمون هەرێ وە بچەسکەن قەیا دەرمیتیگە ئەوچووکو چو وە میشی شاش کرد هەڕەشی خۆ